و خۆشەویستانی دەستگای میدیایی گەڕیان گوێگران و بیسەرانی پەیج و ڕادیۆی میلی گەڕیان ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد بێت لەخوای گەورە داواکارم هەرچی نەهامەتی و ڤایرۆسی تەندروستی و کۆمەڵایەتی و ئابووری لە ناومانە هەیە خوای گەورە ڕەحممان پێ بکا بە ڕەحمەتی خۆی ئەو ڤایرۆسانەمان لە کۆڵ کاتەوە بازارمان ببوژێتەوە موچەمان ئارام بگرێ ئێواران لەسەر سفرەی ماڵی خۆمان کۆبینەوە ئەو کۆچکە شۆربایی کە خوای گەورە پێی نسیب کردوین قەناعەتمان پێ بێ و جارێ نا 100 جار شکرانی خوای گەورە بکەین خوای گەورە نزیکمان خاتەوە لە دەمەتەقێ و لە قسەی خۆش و لە دراوسێتی و لە قزمایەتی و لە هاتوچۆ و لە هاوکاریکردنی یەکتری و لە دەستی یارمەتی درێژکردن بۆ یەکتری و بەتەنگ تەنگ و چەڵەمە و کێشەی یەکتریەوە بێین و هەر وەکو باو باپیرانمان سەربەرزانە بە عیزەتی نەفسەوە بە نەفسیەتێکی بەرزەوە بژین تەنازول بۆ هیچ دەستێک و هیچ کەسێ نەکەین ئەو کەچکە شۆربایی کە هەیە نەیگۆڕینەوە بە پڵاو و گۆشتی هەموو دنیا چکە حاجەکەی باوکم هەموو جارێوی کوڕم ئەو لە تەنانەی کە لە ماڵەکەی خۆتا ئەی خۆی 100 پڵاو و گۆشتی ئەملاولا ئەهێنێ چونکە ئەگەر فێری نانی ئەملاولابی هەتا ئەمریت تێرسکی خۆ نان ناخۆی خوای گەورابی خاتە دڵمانەوە ڕووبکەینە گەورە بچووکی و ڕێز و ئیحترام ڕووبکەینە دادە و کاکە و بابە و ڕیشسپی و سەرپۆشسپی و دایە و دایەخانمان ڕێز لە یەکتری بگرین و جۆ لە یەکتری بگرین و ئامۆژگاری یەکتری بکەین و ئامۆژگاری یەکتر وەرگین دوورکەوینەوە لەوەی و لە بەڵاو لە مصیبەت و لە شەڕ دوورکەوینەوە لە بوختان و لە قسەی ناخۆش و قسەی ڕاق نزیکەوینەوە لە قسەی خۆش و زەردەخەنە و پێکەنین و ژیانێکی خۆش و سادە و ساکاری ئازیزان و خۆشەویستانم هاتمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ مامۆستا خەلیل باوەرگرین لەبەروی فری نییە مامەدەزا دوایی بەرنامەکە پێشکەشەکەین بە زۆر لەسەری نەکەوێ مامۆستا خەلیل گیان خوای گەورەتان لێبێ کاک حەمەتاڵ لە خۆت و لە کارمەندان و لە هەموو بیسەرێکی بەڕێز سڵاوی خوای گەورە لە جەنابیشی بێ ئیشەڵا خێر و بەرەکەتی هێنابێ بۆ بەرنامەکە و بۆ تەواوی جۆگران و بیسەرانمان دێوەی بێ ئەلحەمدولیلا ئیمڕۆ بەرنامەکە کێشەی نییە پاق و پخسە و جوان و ڕێک و پێکاو شکرانە بژێری خوای گەورەکەین خوایە ئەم بەرنامەیەمان هەر بەرز بێ بۆ ئەوەی خەڵک سوودی لێ بینێ ئیشەڵڵا لە خزمەتی قورئانانی دوعاکەین خوای تەبارەک وتەعالا لێمان نەسێنێت ڕۆژ بەڕۆژ بەرەو پێشەوە بڕوات الله ئامین الله ئامین مامۆستا خەلیل گیان فەرموو قوربان هاتینە خزمەتت وڵات چەند نوکتەیەکمان هەیە بۆ پێکەنین و چەند مەسەڵێکیشمان هەیە هەست نازانم مەسەڵەکانی زوو وەڵام دراتۆ یان نا وەڵا قوربان تا ئێستا چاوەڕێی وەڵامین بەس خاڵە هەمەی گردە نازێوتی من وەڵامی مەتەڵەکانم هەموو لایە ئەمڕۆ لەوانەیە وەڵامەکە وەرگرین وەری بگرنی شەڵا نوکتەیەک مەلای مەشهور جوبەکەی لێ مەلای مەشهور دەستەکەی لێ دەدزن دوو سێ فێڵباز و سڵباوچی دەسڕەکەی لێ ئەدزن ئەوی شەقۆیەک هەڵەوی لێ و ئەچێ ئەڵێ ئەو دەسەم بوێنەوە بەخوا نەمدەنە خۆ بەزانم چیەکەم ئەڵێ نایدەنەوە وەڵا هەنێ ئەسوورەتەوە ئەڵێ نەمەنە خۆ بەزانم چیەکەم ئەڵێن بەذاتی خوا بیدەنەوە ئەغەنێ دەنەوە یەکێکە کوژە بیدەنەوە کاکە بیدەنەوە دەسڕەکەی دەنەوە ئەڵێن باشە ئەغە نەماندایەتەوە چیتە کرد
ئەڵێ وەڵای گیرفانی ئەمش بۆمە دریان کرد بە دەسڕوتەوە ئەوتە چی ماکە جوانە زۆر جوانە ئەی خۆ پیاوێ ناکوژم لە بۆ دەسە سڕێ خۆ قابلە ئیشەڵا بۆ دەسە سڕێ ئیشێکی خراپ بەڵێ بەڵێ مامۆ مەلای مەشهور باراشێ ئەبا بۆ ئاش بەڵێ لەوێ ئەڕوانێ ئاشەوانە کوێ نییە باراشەکە خۆی ئەدرێت و باراشی زەلامێت درێ لە گەنمی کابرایەنێ ئیکات گەنمەکەی خۆی لە باراشی کابرایەنێ ئیکتە باراشەکەی خۆی بەڵێ ئاشەوانەکە پێێت و ئەڵێ باشە عیب ناکەیت زیەکەی ئەڵێ وڵات زی ناکەت و ئاشەکە جێڵاو من هات ئەم ئاشە شێت بووم ئاها گەنمی ئەو زەلامەکەمە گەنمەکەی خۆم کابرا ئەڵێ باشە شێتوی گەنمی خۆت کابرا بۆ ئەکەیتە گەنمەکەی خۆ هینەکەی خۆ بۆ ناکەیتە گەنمی کابرا ئەڵێ ئاشەوا بکەم پێم بەڵێن کەرشێت ئەمان ئاقڕشێت جوانە زۆر جوانە گەروا بکە پێڵەن کەرشێت وایە دەستی خۆش بەیاخوا ئەمە دوو نوکتە بۆ پێکەنین دوو مەتەڵیشمان هەیە بەڵێ فەرموو مەتەڵێکمان هەیە نازانم وتومەیانە ئەڵێ چەم نییە دارچەماوە دەور و پشتەکەی بەنی خاوە ڕۆح لە دەر نییە ڕۆح لە ناوە جوانە زۆر جوانە بەڵێ ئەوە مەتەڵێکی ئاشنایە و ئەمەتەوە مەتەڵێکی کەمان هەیە ئەڵهین مەتەڵێکی کەمان هەیە ئەڵێ کەسێک بەردێ ئەگرێتە ماڵی پەنجەرەی زەلامێک کەسێ بەردێ ئەگرێتە پەنجەرەی زەلامێ بەڵام نایشکێنێ بۆچی نایشکێنێ جوانە پرسیارێکی جوانە ئەمە ئەمی شەرمەتەڵە کەسێ ئەگا بەلای ماڵی کا حەمەتاڵە بەردێگەن دێتە پەنجەرەکان بەڵام نایشکێنێ بۆ نایشکێنێ ئەوەش مەتەڵە جوانە چەند نوکتە چەند پندێکی بەسوودیش لە خزمەت جەنابتانە بەڵێ قوربان پندێکمان هەیە ئەڵێ ئەگەر مردنی خزم و دۆست خەو بواە جارێکی تر هەرگیز نەئەخەوتم زۆر جوانە ڕاستە حەقیقەتە ئەگەر مردنی خزم و دۆست و کەسوکاری چاک خەو بواە هەرگیز نەئەخەوتم جوانە زۆر جوانە پندێکی کەمان هەیە ئەڵێ جەستەم پێویستی بەخەوە بەڵام گیرفانی بەتاڵ نایەڵێت جوانە زۆر جوانە جەستەم پێویستی بەخەوە بەڵام گیرفانی بەتاڵ نایەڵێت ڕاستە پندێکی کەمان هەیە ئەڵێ خۆر خۆی بۆ ئێمە دەسووتێنێ بەڵام ئێمە مانگ بە جوانتر ئەزانین جوانە خۆر خۆی بۆ ئێمە ئەسووتێنێ بەڵام ئێمە مانگ بە جوان ئەبینی مانگ بە جوان ئەبینین ئەمە وەکو ئەوە وایە لەناو کۆمەڵێکا کەسێکی تایە بۆ هەمویان خۆی ئەسووتێنێ و هیلاکەوێ بەڵام ئەوان کەسێکی کە بە چاکتر ئەزانن زۆر ڕاستە زۆر تەواو پندێکی کەمان هەیە ئەڵێ مەبە بە ڕووناکی بۆ کەسێک کە خۆی نابینایە و چاوی نابینێت جوانە ڕاستە شکە ڕووناکیەکە هیچ سوودێک بەو نابینایە ناگەێنێ با کاتان لێ نەگرم سەرکەوتوو بن و پێخۆشحاڵین ئیشکەڵا ڕادیۆکە چاک ڕۆژ بەڕۆژ بەرە چاکرێکی ئیمڕۆژ زۆر بەدڵمانە چاکە سەرکەوتوو بنیاخوا سەرسەرم مامۆستا خەلیلجان زۆر خۆشحاڵ بووی جەمال لە دەنگە بوو خۆ حافیز بەڵێ عزیزان و خۆشەویستان بەرنامەی دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ بە هاوکاری کۆمپانیای ئاوی سلێمانی ئاوی سلێمانی تا کۆمپانیای لە هەموو عێراقا کە خاوەنی 7 شەهادەی عالەمیە بەتەنیا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا 3 شەهادەی بەرز و بەڕێزی لە بواری ئایزۆ هێناوە و پاشان چوونەتە وڵاتی ئیماراتی عەرەبی یەکگرتوو لەوێش 2 شەهادەی بەرز و بەڕێزیان هێناوە و پاشان پەڕیونەتەوە بۆ قاڕەی ئەوروپا و لە وڵاتی سوید شەهادەیەکی بەرزیان هێناوە و دوجار حوتەم شەهادە چوونەتە وڵاتی نەرویج لە ئۆسلۆ لەوێ جگە لەوەی شەهادەیەکی بەرزیان هێناوە داوایان لە ستافی ئاوی سلێمانی کردووە کە ئاوی سلێمانی بگەێنە وڵاتانی ئەوروپا و کەنداوی عەرەبی و
وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و کەنەدا بۆ ئەوەی خەڵکی ئەوروپیش وەک کورد حەز لە برنج و لەتکەنۆک و کشمیشکەن وەک پێشمەرگە ئازابن وەک کورد وەک کورد بەتەنگ یەکەوە بن و یەکتر بەسەرکەنەوە و دەستی هاوکاری بۆ یەکتری درێژکەن و حەزیان لە مەجلیس و لە دیوەخان و لە دەمەتەقێ و لە قسەی خۆش و لە میوان ناری و لە گردبوونەوە و لە خڕبوونەوە و لە دعوەت و دعوەتکاری بێت بۆ ئەمە بەسە ئاوی سلێمانی لە ئیستایە ئەو ئاوە جوانە نازدارە فێنکە پاک و تەمیزە شیرینەی گایەنۆتە مارکێتەکانی لەندەن و هەروەها مارکێتەکانی سوید و هەروەها مارکێتەکانی دوبەی لە ئیماراتی عەرەبیە گرت و ئێستا ئاوی سلێمانی لە دوبەی و لە سوید و لە لەندەن بەردەستە ماوە تۆ بڵێم ئاوی سلێمانی دلیڤەریەکی داناوە دلیڤەریەکەی کۆمەڵی هەرزەکاری خوێنگەرمی کاسبی خواپەرستن لە هەر کوێ بن تەنها تەلەفۆنەکەی بۆ 0 138 لە هەر کوێبی شوقەکە لە قاتی چەند بێت حەزەکە لە قاتی فیل بێت نەک هەزار ئەو گەنجە خوێنگەرمانی ئاوی سلێمانی چەندە بەو بوێت چەند کێسێ بووە چەند بەڕادێ بووە چەند کارتۆنێ بووە لە ماوەیەکی زۆر کەما ئەیگەێنە دەست و بەبێ بەرامبەریش بەبێ ئەوەی 1 سنت لێداواکەن بەبێ بەرامبەر تەنها و تەنها ئاوی سلێمانی کاری ئەوەیە خزمەتی میلەتەکەی خۆی بکە خی گەورە سەرفرازیان کە کاک ئەحمەدی شەقڵاوە ئەڵێ سڵاو و ڕێز و حورمەتم بۆ کاک حەمەد شیرین و ستافی بەرنامە و تەواوی هاوڕێیانی عەزیز کاک کوردۆ عەلی ئەڵێ سڵاوتان لێبێ و سەرکەوتوو بن وێنەکانی سلێمانی ئەڵێ سڵاوی خواتان لێبێ دەکەوا بوو سڵاوی خوا لە هەموو لایەک و با بچینە خزمەت گەوهەرێکی تر لۆکزێت چرایەکی ڕۆشنای تر ئەویش بەڕێز باوکی شکار باوکی شکار باوکی شکار باوکی شکار کاکە حەمەدی ئەسلام عەلەیکوم عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا یاخوا بەخێر بێ چۆنی خاڵۆ گیان دەنگ و باس شکر باشی وەڵا لەخوا بەزیابی و شکرانی خوا ئەکەین هەم سەبرمان ماوە هەم قەناعەت ئەی سوپاس بۆ خوا ئەو دوو خاڵە گەورەترین و گرنگترین خاڵە لە ژیانی مرۆڤە قوربان خوای گەورە بە هەموو کەسێکیش ڕەوا نابینێ ها ئەو دوو سەرۆدە دەست هەموو کەس ناکەوێ بەدڵنیایەوە تەنها خواپەرست ئەتوانێ تەنها خواپەرستی ڕاستەقینە ئەتوانێ خاوەنی ئەو دوو سەروەتە بێ هەم سەبر هەم قەناعەت جوانە زۆر جوانە وەگەرە جاترمان تێ بەخشێ الله ئامین الله ئامین سەبر و قەناعەت لە شاغی بەدوایە زۆر جوانە بەڵێ قوربان خاڵۆ گیان لێ حەزریا باوکم وتی لەگەڵ کەسێکە ڕۆشتم بۆ شار کاتی کۆن بەڵێ ڕۆشتم بۆ شار بۆ وابدانم لە هەڵەبجەی شەهید بوو بیرچیەکە بوو دیارە پیانەوە عەسیر بەڵێ پیانەوە عەسیر وتی هاوڕێکەم ئەمزانی ئەڵێ حەسیر نێزانی بڵێ عەسیر حەسیر جا عەسیرەکە ئەلت پول بوو زۆر ئەوە لوتی لە دووکەم لە لوتەوە هاتوانە وتی وەڵا عەسیرمان خوارد و تۆ چی خوارد بۆ من لەواوم خوارد کۆرە شەڵ ئەمەش بمدا لەواو بەخوارد بۆ خوا حەسیر بخوارد هەم ناوت کرد سووتە جوانە زۆر جوانە کابراایکی گوتی ئاسکرێممان خوارد لە لادێو چوو بۆ شان ئاسکرێممان خوارد ئەو کاتە لە قاپا بوو بەڵێ وتی ئەمزانی ئاسکرێمەکە بە 50 فلس بوو وتیکەم بۆ کابرا بۆ خۆشی هەروەکو باوکم حەزی کرد بۆ کابرا بۆ خۆشی وتی تۆ بەچەند ئەو ئاسکرێمە چەندی لێوەرگرتی بۆ من 25 سنتی لێوەرگرتم ئەی باوکردیان وەڵی من 50 سنتی لێوەرگرتم چۆن گۆڕی هاتم بەخوا قاپەکەم نەدایەوە حەقی پەنجاکە قاپەکەی نێوەتەوە ئەوەی لێکم لە گۆڕی هاتم جوانە مەشهور ڕۆژی چوو بە وەقێکەوە مەبەخشەی مدڵەخەکەی خۆیان کی دانیشتە بوو وەک کاتێکی لانی بێژینە پیاز کەو بە ملی سەریان ڕۆژا بە ملی ئەو زۆر نەڕەحەت بووەمانە و هەڵسایەوە یەک شەقی هێنایە بۆ بێژن دای بە کەشکەی دەنوەڵی ئەوەنەی تر کەوتی کرد جوانە ئەم دیارە هەڵسا چەپڕێکی گەورەی هێنا و پەلاماری داوتی چی بێژن هەیە دێتە پێشەوە بکۆی زۆر جوانە یا قوربان شتێک بیرم لە بردە کردەوە زۆر بیرمیە کردەوە بەڵێ بەچێت بەڕاستی ئەوەنە بیرم لێ کردەوە خەریک و
يعني قال انسان شلوان بو بعض من شيء تبوم انت مشاك انسان كاكك على دنياي نعم حاجه بس راجع واعطي شيء بس شو بعمل لا اقع درسوني شيء بوي شيء تاو بدي ما بخوا اللي خوش حالي اول ما ما خوش حالي هل لا تاو نبي بله زور راسته زور جوانه شو مشكله واستريج ناخوا بله زور راسته زور تاو باوکی شکار كان عمى بله قرآن نساء جملته بله فرمو أنا في غمر جانا فرمية صلى الله عليه وسلم يو كسب كل خوشية كان روح يعني كملك الموت بله من يشربي ظلم كل ملك الموت وتم أي روح يعني همو خوشية كان أي بركلوي همو بوشية كان أي بركلوي بوشاي زوي بيمان دون بني خمان دقري بيأوي بلي أما هجارة مناري ولدا روتو كازارة بيأوي بلي أما جوتيارة نغمة كيفيسة كاتي برارة بيأوي بلي أم كريكارة دونات شبيه بو أو هزارة بيأوي بلي أم أور زيارة بدسك بسيب الكيكيرة بيأوي بلي أم شفارة روشنا شيرين يابا والجوار بيأوي بلي أما قاوانا قد أوان بس بيتاوانا بيأوي بلي أما باوکی شکار پچڕا بەداخەوە زۆر بەداخەوە بەشک و شەڵا بتوانێ وەرمان بێتەوە ژیان قادری برایمی قادری ژیان لەو دەنگە ژیان حەزرەتی خامیس خالق سلمان سلكي ايوه سلكي مصر سالكم ناسكو سلكي اجيان بەڵێ ئازیزان با بچینە لای پەیوەندێکی تر ئازیزێک و خۆشەویستێکی ترمان کە بە پەندی زۆر جوان وە قسەی زۆر جوانی زۆر بە نرخ و بە شعری ناسکیش وەسا سەربەستی ئازیز و خۆشەویست وەسا سەربەست چۆنی کاکە حەمەدجان قوربان یاخوا بەخێر بێی سەرسەر و سەرچاومان سڵاو و ڕێزم و کاکە جەزای گوڵ هەیە کە پەیوەندێکی وەرگرتووم و بۆ هەموو کارمەندانی ڕادیۆگەڕێن قوربان ئێمەش سڵاو و ڕێزی تایبەتمان بۆ جەنابە هەیە کە عەزیە دەکێشی هەم قسەی جوان و هەم شعری ناسکمان پێشکەشەکەیت و بەرنامەکەمان ئاوایان نەکەیتەوە با بەسەریعی ئەم سڵاو بنێرم سڵاو و ڕێزم بۆ کاک ئاری کەمال و کاک هاشم حەسەنی لە دڵا شیرین و دایکی هەرزاڵ و نازەخان و بەرژین و ئایاخان و دایکی مەحەمە و بەم بوورن یەک دوو خوشی کەشەیە بەخوا ناوەکانیانم بیتەوە لەگەڵ ئەوەشا مامۆستا عومەری لە دڵا شیرین سڵاو و ڕێزم بۆ یەکەمێکیان هەیە یەک دوو ئەو خوشی کەشەیە بەخوا ناوەکانیان نایەتەوە سەر زمان نەگینا سڵاو و ڕێزم بۆ هەر هەموویان هەیە ماڵەکە ئاوا بێوەسا سەربەزگیان کاکیان نوکتەیەکی بچکۆلە باشە پیاوێک بە براژنەکەی وت دوێنێ شەو لە خەومان ڕەحمەتی برام لە بەهەشتا بوو سێ خۆری دەورەیاندا بوو قسەی خۆشیان بۆ کردویان دوان براژنەکەشی وتی دەی بەخوا خدەی خوا بم گرێت ئەگەر لەمە دووە فاتیحەشی بۆ بدێرم ماڵتمە هەڵکراڵێ لەو پێی ناخۆشە قەڵق قسەی لەگەڵ نەک لەم دنیا یعنی لەو دنیاش لە کۆڵی نابێتەوە لە کۆڵی نابێتەوە ئەو هاتۆ بە حسابی خۆی ئەڵێ من خۆم براکەم بە کاکەمەوە دیوە لە کاکەم لە بەهەشتا بوو سێ حۆری قسەیان کردومانە ئەم ژەڵە دەی خوا بمگرێگە لەمە فاتیحەکەشی بۆ بگێرم
وەڵا بابا ئەمە ئەوەیە عیلاقی خەویشی هەیە وەڵا کاکی جان با بەسەری هیچ مەلای هەنگێ وتێ بەن فەرمو قوربان گوێ مەدە ئەو کەسانەی لە دواوە باست ئەەکەن چونکە ئەوان هەر لە دواوە ناگەن بە تۆ زۆر جوانە ئەو قسەی زۆر جوانە زۆر گەورەیە زۆر بە نرخە فعلا گوێ بە قسەی دوای خۆت مەیە چونکە ئەوان لە دوای تۆ ناگەن بە تۆ ئەوەی ئێمە دڵخۆش دەکات دنیا نییە بەڵکو خوددایە تەبی بەس خوا دڵخۆشە دەکات ئەگیرام دنیاە هیچ نییە بەڵێ هەروایە ڕێک گرنگ نییە کە مردم کێ ئەگری بۆم گرنگ ئەوەیە کە گریام کێ لەگەڵ ماگری جوانە جوانە من کە مردم تەواو ئاگام لێ نییە کوێگری ئاگام لێ نییە بەڵام کە گریام خۆ دەگری لە ژیانایی هەستی پێکە ێزانانی و کەسێکە لەگەڵ تا خەفەت باریا بنەوە بێت چۆنە بۆت قوربان ڕێک وایە مەبەستی ئەوەیە هەر کێشەیەکت هەبێ گرنگ ئەوەیە بزانی کێ لەگەڵایە بۆ چارەسەری کێشەکە ژیان نەجوانە نە ناشرینە نە باشە نە خراپە نە بەوەفایە نەوەفادارە نە بێوەفاشە خۆمان چۆنین ژیانیش ئاوایە بەڵێ ڕێک خۆت تەحدیدی ژیانی خۆت ئەەکەی چۆن ئەژیت بڵێ ئەڕێ کەس لە نیوەی ڕێگە بەجێ مەهێڵە ڕەنگە ڕێگەی ئەو نەبوو بێ و تەنها لەبەر خاتری تۆ ئەو ڕێگەی گرتبێتە بەر هەنگێن لەوانەیە ئەو کەسە بەس لەبەر خاتی خۆشەویستی تۆ ڕێگەی گرتبێتە بەر بۆی تۆ لە نیوەی ڕێگە بەجێ مەهێڵە بەڵێ زۆر جوانە زۆر ڕاستە نابێ هیچ کەسێک لە نیوەی ڕێجێ بێڵین بەڵکۆ بێ لە کاروانەکەیە پێکەوە بین بڵێ ئەزانی ژیان هێندە ماندووی کردوین بە گۆڕەسان هەڵێن ئارەمگە زۆر جوانە زۆر ڕاستە کاک وەستا سەربەز هێمنی شاعیر لە شوێنێکاڵێ مردن تۆ لەکوێی ژیان کوشتمی بەڵێ زۆر جوانە هەنێ جار ژیان وە ئازارت دەیە ئاوات بە گۆڕسان خوازی ئەڵێ یەکێک لە ئازارەکانی گەورەبوون دوورکەوتنەوەیە لە باوەشی دایک یەکێک لە ئازارەکانی گەورەبوون ئەوەیە کە دوورەکەینەوە ئێمە کە گەورابینی کردینەوەمان نیە خۆچینەوە باوشی دایک و مناڵی هەموو هەست و سۆزێکی دایک دێمان دەخشێ زۆر ڕاستە زۆر وایە زۆر تەواوە ناتوانانی وەکو مناڵی بچیتەوە باوشی دایکە زۆر ڕاستە ئەڵێ هیچ مرۆڤێک هێندەی ئەو کەسە گەورە نییە کە بەبێ هۆکار باشە بۆت ئەڵێ ئەو مرۆڤە زۆر گەورەیە کە بە هیچ مەرامیشی بە تۆ نییە و باشە باشیشی هەیە بەرامبەر بە تۆ لەو نەوعانەوە سا سەربەز لەخوا بە زیابێ زۆرە من خۆم دۆستم هەیە بە هەموو نەوعێ لەگەڵ باشی ژیانی منایە ئەمجا ئەم سێ چوار پارچەی کە فەرمۆ چین لەلای دوو سێ پارچە فەرموو ئەڵێ ئێستا لە ڕێگەی دین لامان داوە خەو پێغەمبەرمان زۆر لێ ڕەنجاوە وا وردە ئەمان ترسێنێ لە جێی بەرد جارێ خۆڵ ئەبارێنێ ئەم خۆڵبارینە لە جێی ئینزارە هەروابی نۆرەی بەرد ئەمجارە ئەوەی پیرەمێردە نەوەڵا ئەوە لە شوێنێک لەسەر چاوەیەک دەسم کەوتۆ نووسیمەوە بە زۆر جوانە زۆر جوانە بەڵێ ڕاست ئەگەر ئاوابین ئەمە جارە بە خۆڵەمان ترسێنێ دوای بەردی ژەبارێنێ بەڵێ هەرواشە یانیە بێ بەڕاستی واز لە غەش و درۆ و زوڵم و بوختان و ئەوانە بێنین ئەڵێ ڕووی ڕاستەقینەی مرۆڤەکان کاتێک دەردەکەوێت کە ئیتر سوودێکت بۆیان نییە ئیتر ئەو کاتی کە سوود نامێنێ بۆیان ئیتر ئەوانجا ئەنجا بۆ ڕاستەقینەکان دەرەکەوێت بە چ مەرامێت لە تۆ نزیک کەوتوونەتەوە بەڵێ زۆر تەواو زۆر جوانە هیچ کات خەمەکانت بەدایکت مەڵێ چونکە ئەو لە تۆ زیاتر خەم ئەخوات بەڵێەوە حەقیقەتە ئەمە ئەخیر وتێ و ئەچبە لای شارەکان ئەگەر تۆ من بە کەسێکی خراپ ئەبینی لێم دوورکەوە پێش ئەوەی بە باشیەکانم شەرمەزارت بکەم جوانە زۆر ڕاستە دوورکەوەرەوە گەر من بە کەسێکی خراپ ببینی لێم دوورکەوەرەوە بەڵێ ئەمجا باشینە لای یەک دوو پارچە ئای ژیان مامەجەزا حازری ئای ژیان ئەوێ لەسەر فێ بێ بۆ وەڵام مامەجەزا ئەڵێ دەمێکە قۆڵم لێڵ کردووە کورە باوکم خۆی مە تشریب ناخۆین با بە جۆ لە شێعر دەگرین قۆڵی چی هەڵەکەی بۆ خاتری خوا دە باشە کاکە حەمەدیان تۆش مەقەیەدی خۆ بە وەڵا منیش ئاگام لە خۆمە بێ بزانم ئەلەو ناوەیە هەر سازەکەی کاکجەزا زەرەر نەکات چونکە گێژان بە تەوقی سەربا لا عیبەتە یاڵا با دەست بکەین و بڕۆین و ئەمجا ئیتر ئاوە وەڵا ئیتر ئاوایە ئیتر یین و ئەڕۆین و ژیانە و ئەژین و کاکی جاندەی با دەست بکەین ئەڵێ ئەی ئەو کەسەی لێم ڕەنجاوی وەفای عشقت بیرچۆتەوە هیوادارم بەم نامەیە دڵت لە من پاک بێتەوە جوانە
چونکە ئێستاوە هەست ئەەکەم ڕۆحم بەشێکە لە ئازار ناونیشانی ژیانیشم بێتەوە حەرفێکە نادیار. زۆر جوانە. خۆشەویستم سەیرم لێ دێ بەجێم دێڕی و لەسەر دوا بڕیارت سووری لەبیرت دێ زۆر ئێواران مێزێک لە نێوانماندا بوو هێشتا هەستم ئەکرد دووری. جوانە. لەبەر ئەوە ئێستا شعرت بۆ نانووسم بیستم گلەیت کردووە لە بەختی خۆت هەموو شەوێ لاپەڕەیەک دەر ئەهێنم گریان نەنووسمەوە بۆ. زۆر جوانە. هێشتا زووە پەپولەکەم مەڕۆ دڵم بە تەنیاکەی لە نێو وەردی بەهار و گوڵ باخی هیوام بێگەڵاکەی خۆ ئەزانم ئەم وڵاتە نیشتیمانێکە بۆ درۆ بەڵام با ئێمەوا نەبین جێم مەهێڵە و وەرە و مەڕۆ گەر جێم بێڵی سوێن بەخوا نازانەی خۆم بسڕمەوە حاشا لەو ڕۆژانە بکەم کە تۆم پیا خستە دڵمەوە. زۆر جوانە زۆر جوانە نابێت کارێ بکە تۆ حاشا لەوە بکەیت. بەڵێ ئەویان سۆزداری بوو ئەمەشیان بۆ ئەم سەردەمەیان پارچەیەکی پسپۆلێر حەزەکە پێشکەشتانی ئەوە سەماوەرەکەش لەویایە تر منێک لا علادینەکە یا سەماوەرەکەیە ئەو سازی کات جەزای کەنە گەشم بەسەری خۆما لە حیبەتە ئێ ئەو هەشت ملی ئەمە بازەوە کە کابراایشیاندا پەرلەمان ئەو وەرەگرێ و ئێمەی مرۆڤی ئەجادیش بڵین موچەکانمان لەو ئاسانیە ئەڕێ ئەو هەشت ملیۆنی بۆ خۆی داناوە تۆش هاوار ئەکەیت موچەم بڕاوە گەر قەسیان کەیت تۆ بە تەیارە و دەست هەڵ ناگرن لەو هەموو پارەیە ئەو ژیرفانی خۆی پڕە لە دۆلار ژیان لە من و تۆ بۆتە ژەهری مار شێرێ بەرانێ بگات بە قوربانی بەشی کەس نایە با چاک بزانی مەگەر بەشی دۆست و ئەحبابەکانی ئەویش بۆ خزمەتکاری ماڵ و میوانی داوای لێوە دەکەم ئەگەر تۆزێک بە فەلەکڕنەوە کەم و کوڕێکم بووبێت ناوەسا سەربەزی ئەتیادیە تەواو پەیامەکە گەی بەڵێ پەیامەکەم گەی خواست دەکەم دەستخۆشکەری بۆ هەموو لای خوافی سەرسەرم وەسا سەربەزیان خوا حافیز بێ یاخوا. بەڵێ عەزیزان و خۆشەویستان مامە جەزا ئەم کۆمنتانە بۆ من نایە بزانە فەحسێکی بکە بزانە مەسەلە چییە. با بچینە خزمەتی خاڵە حەمە لە گردەنازێ خاڵە حەمە بزانین تۆزێ قسەی خۆشمان بۆ بکات خوا غەمی ئەو دڵەمان بۆ ڕەبڕەوێتەوە سنێن و منێنیش ئەوە با خۆی بڵێ بەدەمی خۆی شتە خاڵە حەمە ئەوەی گوێی پێنەیە ئەم دنیایەیە. عەموو محەممەد عەموو محەممەد خاڵە حەمە تعال بابا انت وين عمو محمد خاڵە حەمەی گردەنازێ کاک لوقمان عەبدوڵڵا ئەڵێ وەڵی ئەمینەی هەژاری مکریانی زۆر جوانە مامە جەزا ئەڵێ میلەتم نەدیوە وەک کورد عەکس بێت تا نەمری پێت ناڵێن چەندمان خۆشەوی هەی بەقۆت خاڵە محەممە خاڵە حەمەی گردەنازێ نییە بە شەرەف جارێ هیچ هینێک نییە کار دەزا خاڵە محەممە خاڵە حەمەی گردەنازێ خاڵە محەممە خەوتووی نییە بە شەرەف وەحدە نییە نە وەحدە هەیە نە شەبەکە هەیە خاڵە حەمە بەخوا برابێ ئاخر خاڵە محەممە خاڵە محەممە گوێ لێمە ئەوە من بۆم کرد خاڵە محەممە ئەوە لەکوێی برا ئەوە چێ داخرا چی بوو کۆرە براوە خۆم بە مۆبایلەکەی خۆم بۆم کردیت ئەوەتە داخرا خاڵە محەممەدا نەخراوە بە مۆبایلەکەی خۆم بۆم کردی دیستا بۆرم گرتیتەوە ئێستا خاڵە محەممە لە پەخشەکەی چۆنی حاڵ و ئەحواڵەکە وەڵا باشی لەخوا بەزیاویە
لەکە حەمەد ئەدانی وتا ڕەحم بوو ڕەحم نەماوە ڕەحم ئەوە بۆ خاڵە محەممەد ڕەحم نەماوە وەڵی وەبیلایی ئەو گۆڕانکارە حەو ساڵە گرانی ها بەسەرا اینجا ئەم بار کرد باربارە بار کراوە زۆرم لە ئەش ڕەحم نەما ئەو چاکە یەکێ هاتۆ لە حەجە چووی بۆ لای حەد نەهاتی تۆ تا یەکدا لە حیوانی پێسەرە بڕی یا وڵاخێ یا تازیە بۆ ئەچووی نەهاتیۆ ئەتا تازەکەی کۆتایی هاو ئێستا هەرکرد مەرحەبای کرد ناکە سیلەی ڕەحم نەماوە هیچ باشە خاڵە محەممەد ئێمە بۆمان لێ ئەم سیلەی ڕەحم و وەفاوشتەمان نەما ئەبوو کاکە ئەو گۆڕاکارە باریا کردین ماڵا کاوتی شووی نەمەجوعەوە زۆرم لە ڕەحم نەماوە یعنی خاڵە محەممەد کە لە جێی خۆ هەڵکەنرای ئیتر خۆت ناگریتەوە بۆ خۆیان لێراوە چوون بۆ گەرمیان بەسی بۆ سیلەی ڕەحم خەسەم بەخوا ئا لێراوە بە بێ پاپارەشوی لە بەخەڵا نەبووە وایە گوێ بە پارۆستیش نە ئەورە ئەچیتە بنی دنیا بۆ بەسەرکردنەوەی نەخۆشە یا تەعزیە ڕەحم کەچی سا لە سلێمانیە ناڕۆم بۆ لای ئاوایە ڕەحمانە نەماوە وەڵایی خاڵە محەممەد شتێکی خراپە هەقار هەمومان یەکتری بەسەر کەینەوە و لە هەواڵی یەکتری پرسین ئێستا دوجار هاتوێ یەکێ بکەی ئەڵێ خوا دڵی واوەش دەکەیەوە یا ئیشی خۆراکی بەدەکەی وەڵایی خاڵە محەممەد ئیشێکی خراپمان کردووە و شتانەمان لەناو خۆمانە نەهێشتووە والله وبالله بخلافي اخوة حتى وراكار عشان مثلا دنيا كردستان هر كردستان وليات كردستان کۆرەوە ڕابرا جنوبی ژوای لێ هاتووە بەغا ژوای لێ هاتووە وەرە عێراق هەمووی وای لێ هاتووە بە حکمی ئەو هەموو شەڕ و شۆڕێک کە بەسەرمانە هاو باوکو من تۆ لە دایک بووی ساعت بەخوا لە ئەمریکا بچکۆلەی ساعتمان نەکردە خۆن بەخوڕاقی بەخوا ئێجا ڕەحمە لە باو منی ژوا ئەڵێ مەڵم لەوەتی لە دایک بووین هەتا ئێستا ئێمە ئیستراحەتمان لە خۆمان نەکردووە والله من ئەوانە ئەڵێم لە بەنی خۆم خواڵێ خوا بخاتەمە جەزای قیامەتمان وەی ئەمە عەرەبێ بمری بەدیا خواگیان لەبیری نەچین ئەمە مەعەجەز و زەحمەتەی کێشامان لە باریکەوە بە پێ بچیتە گواخڵان بچیتە ئێران ئاخر وە پێمە زۆرە پارانێ بووە ئەمە خوای گەورە تۆ لەبیری ڕەمەزانشی بەخوا بەڵێ ڕاستە هەر هەمومان ئەو پێمان بینی بۆ گۆخڵان و سەیران بن و ئەو ئاوارەیەمان بەڕاستی چەند جارێ بینی بە هەرگا جەناب دەڵی خوای گەورە بیخاتە بری گوناحمان خوا باوکوی ساعت بەشای ڕەحمەدەزی نەما خەڵ هاتووی یەکلاکە خەڵ حەزەکە کەس دەوێتی تۆ بەرنامەتە هەیە لەوانەیە خەڵ بەغیلی پێ بووە کۆرە بێ قەزابی یاخوا خەڵک بەغیلی بە بەردی زلجە با بێ قەزابی کاک جەزایە ئەو کەسەی لەم بەرنامە بەشداریەکەوە گوێگرێ لێ سڵاوان بارێ بێجاوەتی بەخۆشبن ئەمان مەسا عومەریش ڕەشەیە کرد خاڵە محەممەد کوڕە هیچ نییە فەقیرە ویدە دەست داوا دەم نێ ئاگە خوڕی کێکە بەسەرا دەی کاکە جان ئەڵڵاو یاک ئەڵڵاو یاک فیمان لا حافیز خۆشتر بۆ جەنابە ئەی گیان ئەو بەریتانیان بەری ئەی خۆم ئەو بەریتانیایە ئیسا بە لەندەنەوە ئەی خۆم عینی کوێت خاڵە عەتا سڵاو خاڵە حەمەدجان خاڵە عەتای برای گەورە یاخوا بەخێر بێ سەر چاوە ماتی لە چیای ئەوە بۆچی گلەیەکەوە نەگەیانەوە کاکە حەمە چیەکەم نەگەیانوە گلەیان لێ کردومدا دەپەرژیم خان و توێتی نازانم شعری نیشتمانم بۆ بخوێنەرەوە تۆ بە پێ نووتوم واللهی باوکم خاڵە عەتا ئەشۆبی لە ڕازەکەی ئەم ماوەیە زۆر سەرقاڵی چاپێکەوتن و کاری هونەری ئەوانە بووم بڕوا بکە نەمپەرژە نا ئەو ڕۆژە کە شعرەکە خوێندەوە پەرژەکان گلەی کردی کاک عەتا پێمان و تۆ کە شعری نیشتمانی و کوردستانمان بۆ بخوێنەوە کەچی نەیخوێنیتەوە وەڵام من لە کۆمێنتا بینیومە نەگوێشم لێ بۆ پرسیارکە یعنی خۆی جۆ لێ نەبووە لە پەرژین نەبەخوا ڕاستەکەی وەڵی خاڵە عەتا منیش ئەبێ بیرم نەبوو بێ خۆ کاکە ماشەڵڵا خاڵە عەتا گیان خۆ دەزانی لەم سلێمانیە ئەچیتە دەرەوەی تر نازانی ڕۆچوو ئەڕۆیت و نسیب ئەکەوێتە چۆ و ناکەوێتە چۆ و چاو پێکەوتن و کامێرە و تەمسیل و بەرنامە و
ئیتر لەخوا بە زیابێەوە سەرقاڵین بە قورآن منیش نەمپەرژا یعنی بیرم بکوێتەوە پێ بڵێم دەی بەخۆشیتان بێ هەمیشە دڵخۆش بن هەمیشە سەرکەوتوو بن من بە کورتی شعرێکی خوێنمەوە پێشکەش بێ بەدا دەپەرژینخان و بە هەموو گوێگرانی خۆشەویست و ئیترش بەسەریش کاتان نەگرن خاڵە عەتاگیان تۆ برای گەورەی ماڵە ئاوا بێ عەزیەتی کێشراوە مامە جەزاگیان ئەگەر لە ئیکۆ بێ ئەمەیان بۆ خاڵە عەتایە لە بەریتانیا عوزما لە لەندەنەوە لە خزمەت ڕۆحی منی نیشتمانە بێ نازەکەم وەک خۆم دوور لە نازی بابە نیشتمانە بێ کەسەکە وەک خۆم غەریب و بێناز نیشتمانم کۆڵیان نەدا تا شێرکۆیان بێدەنگ نەکرد تا خوێنیان نەکردە کوولەکەی تەڕۆ سەریان نەسپار بە تاریکی کۆڵیان نەدا لە بریکە کوک پەشێویان پەشێوتر پەنجەی نووسینیان خۆڵەوار ئەمانە نازناوی سەرۆک دزی نیشتمانیان خوێن بە چاوی کانیەکان بە ترۆپی چیاکان بە ڕۆز و زی و دارستان بە لورەی شەوی گورگان ئەم گورگانە لە وەرزێکی گورگەزیێدا لە دووگان و کڕێوەدا بۆ شاردنەوەی چاوی بەختیار بۆ شکانی سومعەی پێنووسەکان ئازاریان ڕۆژ لە ڕێژ بێ غەریبی ئەم غوربەتە کورسیەکە باریشان هەر بۆ ئەوەی بیرم بەرێ کە من بڵێم کوردم هەمە خەڵکی کوردی کوردستان هیوادارم پەیامەکە گەیشت جێگاکە هەمە خاڵە عەتا وشەی ئەخیر نەگەی وشەی ئەخیر ئەگەر عەزیەت نەبێ ئەم غوربەتە ڕۆژ لە ڕێژ بێ کورسیەکە باریشان هەر بۆ ئەوەی نەڵێم کورد خەڵکی ناوچەی خەڵکی ناوچەی کوردستان ئێستا گەی دەست خۆش خاڵە عەتا سەرتان خۆش بێ کاتێکی خۆش بە کاتانێ نەگرم منشە بێ بچبەستەریش بڵاو ڕێزمەیە بۆ هەموو گوێگرشتان بۆ ئێوەی خۆش زۆر سپاس بۆ جەنابی شو یاخوا ئەو لە شەو ساغ بێ ئیشەڵا بە شادی و کامەرانی بە کەسوکار و بە سلێمانی شاد بیتەوە سەرسەرم کە عەتاگیان ڕۆحی منی زۆر سپاس بۆ عەزیەتێکی کێشراو لە کاتی خۆتە کرد و پەیوەندی پێوە کردین و شعرێکی زۆر جوانیشە پێشکەش کردین هیوادارم ئیشەڵا ڕۆژێک بێت هەمومان لە نیشتیمانی خۆمانە بۆ تاوێکیش بێ بحەسەینەوە بۆ تاوێک زۆر تەکلیفەکەمان زۆر نییە بۆ تاوێکیش بێ بتوانین لە نیشتیمانی خۆمانە بحەسەینەوە با بچین بۆ هەولێر گوێ لە ڕەسەنایەتی بگرین خاڵە عەتاش ئەم شیعرەی تایبەت لەسەر خۆشەویستی خۆی تایبەت بە پەرژینخان کە خاڵە عەتا ماڵی ئاوا بێ دڵی هیچ جێکێک لە جۆگرەکانمیان هیچ جێشێکمان دڵی هیچ جێکێک لە جۆگرەکان نایەشێنن ماڵی هەموو لایەکتانەوە بێ کە خێزانێکی زۆر جوانتان دروست کردووە لە ناو خۆتانە پەرژینەکەم ئەلو ئەم کاتت باش سڵاو نێوی کوی باشی مام حەوەتاڵە حواڵت چۆنە هەموو کاتێکە باش یاخوا بەخێر بێ پەرژینەکەم جۆ لە خاڵە عەتا بوو ئەو خاڵە عەتا ناوەڵە جێویستی نەبووم شەعرەکەی خوێندەوە دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی دەستخۆشی لێ دەکەم خاڵە عەتا هیوادارم هەر بەردەوامی بەس دوای لە لایڤەکەی جێ دەگرمەوە جۆ بگرەوە چونکە وتی ئەمە لەسەر داوای پەرژینخان ئەم شیعرە ئاڵێم نانەک بەڕاستی ببوورە کار عەتا بەڕاستی زۆر تووڕە بووم دەمگو باشە دەبی لە شعرەکەی نەخوێنی بەس دەزانم چکەم گوتم ئەوانەی لە دەرەوەی وڵاتن یعنی زۆر هەست بە غەریبی دەکەن ناخۆشە لەوان و یعنی گوتم ئەوە هاوڵێک دەبی ئەو هەلە شعری بەستە کوردستاندا بێ بزان هەستی وێن دەرچۆنە لە غەریبەتی چۆن دەژین بەڕاستی یعنی کوردستان چکەونە بەرێ کوردستان ماڵی خۆتەمام هەمەتاڵ ماڵی هەمووان و
کتی دوورە وڵاتی زۆر ئێستا من کوڕە پلکەکەم بەڕاستی تقریبا مانگەک دەبی بە قاچە خوا دەستە بەریتانی بەڕاستی داک و بابی زۆر یعنی دریان بەخەمە ئەوەی ئیجەی دادەچی بەس هێشتا نەچوو بەڕاستی دایم دەگرێن زۆر بەڕاستی زۆر حاڵیان ناخۆشە هیوادارم ئینشەڵڵا هاوڕێیان دوعای بۆ بکەن بە سەلامەتی بگاتە بەریتانیا بەڕاستی دوایی لە لایڤەکە گوێ لە شێعرەکەی خاڵە عەتا بگرەوە ئینشەڵڵا خاڵە عەتا دەستخۆشی لێ دەکەم سپاس دەکەم بەڕاستی کاک عەتا هاوڕێیەکی بەڕێزە هیوادارم هەر بەردەوام بی لەسەر شەعرەکانت دوای لە لایڤەکە جێ ڕادەگرمەوە بەڵێ مام حەمەتاڵ بابچین بۆ ڕەسەنایەتی بۆتان ئامادەکردە دوو گۆرانی زۆر خۆشە هیوادارم دڵتان بێ چیە گۆرانیەکان یەکیان ئەوەیە ئی هونەرمەند ئەوەیە ناوی هونەرمەندەکەی بەتاوەتی نازانم دەیگەمێریە بەس دەرم زانم خوا باش ئەوەکەی کەژیە هونەرمەند تەحسین تەهایە مام حەمەتاڵ خۆشە هونەرمەند تەحسین تەهاش گۆرانیەکانی زۆر خۆش بوون بەڵێ ڕاستە داینێ تۆ داینێ ڕەحمەتی لێ بێ حەسەن زیرەکە داینێ تۆ داینێ هەر چۆنە دەیزانی گۆزاکەی هەڵگرت ئاسمەر بۆکانی گۆزاکەی هەڵگرت ڕۆی بۆکانی وەی خۆزگەم بە گۆزا لەیلێ لەسەر شان وەی خۆزگەم بە گۆزا لەیلێ لەسەر شان لەگەڵ ئەسمەرجیان دابم دەزلەملان وەی لەگەڵ ئەسمەرجیان دابن دەزلەملان تۆ داینێ هەر چۆنە دەیزانی تۆ داینێ هەر چۆنە دەیزانی گۆزاکەی هەڵگرت ئاسمەر بۆکانی هەڵگرت ئاسمەر بۆکانی خۆزگەم بە گۆزا لەیلێ لەسەر شان خۆزگەم بە گۆزا لەیلێ لەسەر شان لەگەڵ ئەسمەرجیان دابم دەزلەملان وەی لەگەڵ ئەسمەرجیان دابن دەزلەملان بەڵێ ئەوە هیوادارەمە دڵتان بێ گۆرانی دوێ چم خۆشە پەرژینەکەم ئەوە گۆرانی حەسەن زیرەک بوو دایە گیان حەسەن زیرەک چی بوو نەبیر کردم نەزانی حەسەن زیرەک دەرێ بەڕاستی حەسەن زیرەکە داینێ تۆ داینێر چۆن دەیزانی بەڕاستی زۆر خۆشە گۆرانێکی دوێمیش دەرێ من تو نبي بتاهلم والله كشمي جنة من تو نبي بتاهلم والله كشمي جنة تو نهوي كيشي هوليري وكيتانا تونامي كيشديهوكي وقتنا تونامي كيشي آكيري وقتنا تونامي كيشي طاخوكي من تونامي بتاهلم والله كشمي جنة من تونبي بتاهلم والله كشمي جنة تونهمي كيتسي صاحوكي وقتنا تونهمي كيتشي زهوليري وقتنا والله ما فوق يقدر بردو كويس تعمل گۆرانیەکە ئەو گۆرانی زۆر خۆشە زۆر جوانە پەرژین تۆ لی تێگەی لەو گۆرانی هونەرمەند تەحسین تەها ئەڵێکی ئەمەتاڵ هەندە شتێ دەگەمانە شتێ ناگەم و ئەڵێ من تۆم ناوێ کە جێشم هێشتی ئەڵێ کە جێشم هێشتی کچی ئاکرێ هەولێرە زاخۆیە دووە کە سلێمانی ئەوانی وەک تۆ جوان و کەشخەن لەبەرەوە ئەوە نییە بڵێ وەڵا وەکو منە دەست ناکەوێ ڕاستە بەری وڵاشانێنە و های بەزم باتنیەکە یعنی
تیان دەگەی بەس ناتوانانی زۆر یعنی قسەی پێ بکەم مام هەمەتاڵ شە کوردی خۆشە هەمە کوردین بەڕاستی بەڵێ بەڵێ هینە پەرژینەکەم کاڵێ وەکتەنە یعنی وەکتۆیە ئەڵێ یعنی کچی هەولێریش وەکتۆیە کچی زاخۆش وەکتۆیە گۆرانێکی زۆر خۆشە المهم دەست خۆش بێ ماڵی ئەوە بێخوا لە ئێمە نەسەنێ شاتر بۆ تۆ خواحافیز بێ پەرژینەکەم هەردوو گۆرانێکە زۆر خۆش ژیان بەڵێ بەڵێ ئای گیان دوێنەی کەوانایە منی کردوان بە دێوانە ئەبەیرۆ چەشێنەی کەوانە منی بۆی بووم بە دێوانە برژەنگی تیری ئەبرۆن بۆ سەردڵی من جوانە برژەنگی تیری ئەبرۆن بۆ سەردڵی من جوانە بۆ دەوڵەی عەشق شێتە بێبنە حامەیلی لێتە لە دەواوی زیندەگی کۆکەری بەری لێتە ژیان جەبا بچین بۆ لای دایکێک بە مناسبەی ئەم گۆرانیە خۆشەی کاک ئیبراهیم سەعیدەوە کە ناسراوە بە بلەی سەعکەڕ ئەڵڵا دایکی محەممەد کاک محەممەدیان چۆنی یاخوا بە خێر بێ دایکی محەممەد حاڵ و ئەحواڵەکەی جەنابەت چۆنە لەمە باشی ئەوە باشن شکر وەڵای لەخوا بەزیابێ الحەمدولیلا شکر بۆ خوا هەموو لایە باشن تۆ باشی دایکی محەممەد سپاس بەخوا زۆر باشن لەخوا بەزیابی ئەی یاخوا هەر باش بی ئەرێ دارتووەکەمان لە چیایە وەڵای دارتووەکەمان لە وەری نایەوە خۆڵتۆز لێیاوە سەبا لێیاوە بەیانی هەتاوەرە خەریکی دارە ماڵین و ماڵینە ئەی کاکە عەسران چایەکی لە بنەو دارتووە چایەکی بۆ ناخۆیتەوە بەخوا نەخۆشە کاک محەممەد حەقەکەی بنیا لاریکان لەمە لە خۆشە بێتر لەمە لە بنی دارتووەکە خۆشە بێت تۆ سلێم کەکە ئەیتر ئەوە هەفتەیەکی تر فعلا ڕەحمەن لە باوکەی تر ژێر ئەو دارتووە فێنگەکە ئیتر ماڵی ئەوەیە چای لێ بخۆیتەوە و ڕاوتەکبیری بۆ بکەی هەشار بیلا بڕێ کاک محەممەد بڕێ بەڵێ دوێنێ شەو جەماعەتمان کۆ کردە وتمان بزانین کێ بەڕەحمە و کێ زۆر دڵسۆز کێ ئایا مەم جەماعەتە بەیەکەوەی دڵسۆز یەکی یان نە نازەمان کردە بردوو نازە نازەم هێنا سەر خەتم نازە تێ لەسەر خەت بە جەماعەت تەلەفۆنەکەم بۆ جەماعەتم جەماعەتی خۆمانە بزانم کێ دڵسۆزە کێ زیاتر خەم خۆردە جوانە وەڵای ئەمێ شاتیانە بێت تەلەفۆنم لە پێ شاکر بۆ دایکی هەرزاڵ وتم دایکی هەرزاڵ وتی وتم نازە عەمری خوای بۆ زێناوەتی کچێ ئینا ئیلا وئینەی ڕاجعون لەسەر ئینا ئیلا و لە ڕاجعونێکی بۆ کرد ئای باوکە گیان وتی کەی ئەمێوارە سەعات پێ ئەمە ئەو زۆر خەریبە خواتی چه خەریکە شەکەرە و زەختم بەردەگێتەوە چیم لێیەکەی كنتم نازا قصيك نازا يراكي يستريح خليك السكرات تحتي بلديتها والله كانت خليك السكرات تحتي بلديتها هو أول والله تلفون وصيبوا تعباني فمياتي وسم قاعدة تعبانتي وتي ده تولي دايت المحامة وتم باشني مصيبو وتم مع سر نازا عمري خواي كردوه وتي سيناري أي عرب إخوة عاصمك بو وتم كوروناي بو عمري خواي كرتي كت يم ناخذ كشاي برانيا اما اي ساعه اي شيء لا راح بس وقت دايك يا زلمه وايا والله تلفون كربو هنا دادا صوزه وين بلي ازانم دادا صوزه تلفونه كتم دادا صوزه وتم نازا كيف قيل قلت والله ساعات يجي ورو وتم جات شلون وكم بوق الجبريل يا وانا سيد مردوه والله عارف على شيء وانا مردوه والله تلفون دادا صوزه وتيا شلوني ماشي تخرج بي يا اخوان وتم والله دلينا عمري خايف وانا وتي وتم عمري خايف وتي شنري تاخذ تلفونك واي نازا واي كردي يكفر كان روشي خويت فرنا مقتك القران دايتي دادا صوزه سارد لي يموت رمضان قلت قساك نازا قساك دعائية فتريك دعائي تاتنا وراه فلما تشيئت وهيد توفنا البقيش داري
خۆشمان بەخوزەی ئەمە بێ قەزابی یاخوا تۆ گۆڵمەزی ناوەتەوە عالەمێکە تووشی خەم و خەفەت کردووە ئارم وەڵا گشتیان خەریف و شەکەرە و زەختیان بەردە بۆ زۆر بێتاقەت نازاوتی کورە دایکی مەحەوە بە قورعان و کۆرۆنایشمە ئەترسم بمرم بەم قسانەی تۆ خەریف و زیێڕێکی وەدارێ زامرێ ئای باوکە جانمە تۆ چی کردو دایکی محەممەد بەم گەرمایە ئەم خەڵکە بۆ سەغڵەت کردووە بێ قەزابی یاخوا بەخوا گەر دوێن ێوارە گوێی لێ بوو شریقەی قاسە هاتەوەێ حی بە قاچیانادا بەڕاجیانادا وای نازە وەی خوانەکە نازە ئەنجا وایە کاکە نابووە نەبێت ئەکجا کاکە گیان نازە خۆشەویستی هەمومانە دایکی محەممەد منیش ئەو خەبەرە و بە منیش بووتایە بەڕاستی زۆریان بۆ خوارد و خوانەکە یاخوا نازە گۆڵیسە گوێی لە سۆت مخوانەکایتی دەبێت نەئیشەڵا ئێمە بەردەوام دوعای خێرمان بۆ کردووە بۆ ئەو خوشکەمان ئارەوەڵای کات محەممەد جاتە لەیراوە داوای دەبرزەکەم لەگەشتیان و هەتە پەیوەندی گشتیان بە یەکەوەیە و سڵاو ڕێزمەیە بۆ هەرەمویان یەک بە یەک ماڵە ئاوا بێ دایکی محەممەد گیان دەسوچا و خۆشبەکەتنی باشن ناوەتەوە بینی خۆمان بێ بەخاکە نازە تەلەفۆنی کرا قسەی زۆری پێوتم باش من پێشێ ئەو کەوتم ئەوە فرسەتی هێناوە تۆ پێش ئەو کەوتی ئارەڵای سەوڵا حچێکا بۆی وەرناگیرێ حچێکا بۆی وەرناگیرێ نازەخان ئارەوەڵا بەشک و دوای تۆ ئیشەڵا وەرمانگرێ ئایشەڵا بشکم دوای زان خۆم وەری ناگرم ئەیدە زۆر چاکە دایکی محەممەد بزانە تۆ عەزیەتە بکێش هەوڵێکی بۆ بە ئایشە وەریەگرم سەرچاو دایکی محەممەد گیان خوا حافیزە بێ یاخوا وەسا سەربەستی خۆمانەڵێ دنیا سەفەرە مرۆڤ میوانە ئەمڕۆ پێکەنین سبەی گریانە بەڵێ بەڵێ ئازیزان و خۆشەویستان دوا پەیوەندی ئەچینە لای کاک کوردۆ لە کەرکووک کاک کوردۆی خۆشەویست کە هاوڕێیەکی خۆشەویست و ئەزیزی هەمومانە ئەچینە خزمەتی ئەو وەک دوا پەیوەندی و هیوادارم لە بەرنامەکانی ئایندەیە بابەتی گەرم و گوڕ و بابەتی بەپێز گوێبیز بین بۆ ئەوەی هەر هەمومان پێکەوە دڵمان خۆش بێت کاکە کوردۆ حەمام کاتت باش کاکە کوردۆ گیان بەخێر بێ ئەحواڵی جەنابە ئەحواڵی ئێوە چۆنە وەڵای لەخوا بەزیابێ الحەمدوللە ئێمە باشین جەنابە باشی کاکە کوردۆ الحەمدوللە منش باشم هیوادارم تۆ هەمووڕێیان لە باشیا بێت زۆر مەمنونین کاکە کوردۆی برام چی بۆ ئامادەکردوین کاکە کوردۆ گیان کاکە حەمە یەک گڵابە گلەیم ئامادە کردووە بۆتان چی ئامادە کردووە کاکە گڵابەیە گلەی گەڵابەیە گلەی بۆ کاکە ئێمە چیمان کردو چ گوناحێکمان کردووە کاکە چەندێک ئەمن دەنگم نییە یعنی بۆ لە یاد کرام یعنی وەفا و هاوڕێتی ئێمارەوە نەبوو کاکە کوردۆ کووە هەر یەکسەر پێشەوەی وەرەگرم نەموو ئەچین بۆ لای برادێکی عەزیز و خۆشەویستی هەر هەمومان ئەویش کاکە کوردۆیە وەڵای کاکە حەمە دڵم پڕە و گلەیم هەیە و ئیتر دەنگتان نەبووە هیچ هاوڕێ دەنگی نەبووە هیچ هاوڕێ کاکە گیان گلەیەکە ئەخەینە سەر سەرمان و سەر چاومان تۆ ئەتوانی ئەو گلەیە و هەر هەمووی کۆکەیتەوە لە چوار کۆپلە گۆرانیە پێشکەشمانیکەی آخر دڵ کە پڕ بێ گۆرانی نایە کا حەمە گۆرە بێ قەزابی یاخوا سەد جار بۆ بێتاقەتی خۆم کە بێتاقەت بوون ئینجا گۆرانیمان تووە چۆن گۆرانی نایە گۆرانی بۆ هەموو مناسەبەیەک گۆرانی ئەوتریە وەڵا وایە بەڵامی تر لەم کاتێ ئەم جاریان گوتم با بە کۆمەڵە گلێ و بەشداری بکەم ئینشەڵا لە بەرنامەکانی ترایە قوربان کاکە کوردۆ گیان ئێمە گلەیی دۆستان و عەزیزان و خۆشەویستان ئەیخەینە هەم سەر سەرمان سەر چاومان و هینەکەشمان چییە جەزاکەشمان چییە ئەوە هەر کابرای کە لەگەڵما بەرنامەکە پێشکەشکار خۆی ناوی جەزایە تۆ جەزای چی کاکە ئەیتر ئەوە لەوە زیاتر چی بکەین اینجا ئەمرێ بە چییە بە ئێمە بۆ جێبەجێکەین آخر قەینە خاڵە حەمە من هەموو ڕۆژە جۆ لە بەرنامەکە ئەگرم ماڵەکە ئاوا جو ئەگرم یعنی هاوڕێ وامانەیە یەک ڕۆژ دوو ڕۆژ بەشداری نەکە ناوێن من چوار مانگە بەشداریم نەکردووە بۆ ناوی من وتراوە وەڵا کاکە کوردۆ گیان لەمە دووە متابعی جەنابیش دەکەین و نایڵین گلەی و هەبێ لێمان
وەڵا لەبەوە هەموو هاوڕێیان ناوشم بێنن تابینەمە کاکە کوردۆژیان دە تۆش خۆ دەزانی خوانەیان بڕێ و خوا لێمان نەسەنێ هاوڕێیانمان ماشەڵڵا وەک گەڵای دارە لە هەولێر لە کەرکووک لە گەرمیان خوانەیان بڕێ یاخواتەمان درێژ بن و هەمویان لە خۆشییا بن ئینشاڵڵا بەڵام وەفاش بۆ مرۆڤ جوانە و خۆش یعنی لە ماوەیەکی دوودا یارن بەشداریم نەکردەوە با بتانتە ئەم برایی ئێمە ئەم هاوڕێ ئێمە بۆ دەنگی نییە یعنی یەک نەفەر ناومنی نەهێناوە کاکە ژیان ئیشەڵا لەمە دووە بە جەماعی ناو دەهێنین ئینشاڵڵا ڕۆحەکەی مامە کوردەوە باشە کاحمەدجان لەیەکی برایە نەبووی وادارن دڵگران نەبن قەت ئێمە دڵگران نابین لە دۆست و خۆشەویست و حەبیبانی خۆمان چاوەکەمی کاحمەدجان با کات نەگرم چاوی هەمووتان باسەکەمە لە خۆشییا بن سەرسەرم کاکە کوردۆژیان ڕۆحی منی هەر لە خۆشییا بیژێ کاک حەیدەر حەسەن ئەڵێ لە قەڵات زێوە سڵاو لێبێت مامۆسای گەورە هەر بێنیت کاکە حەیدەر تۆ برای گەورە و بەڕێز و خۆشەویست و عەزیزی منی کاگاشم حەسەنیش ئەڵێ مامۆستا فەریدون عەبدولبەرزنجی لە دوو دێڕ شیعرە ئەڵێت وەکو پیرێک گەنجێتی لە خوێنیا بژی وەکو پیرێک گەنجێتی لە خوێنیا بژی بە هیوای عمرێکی ترم هیواکانمی تیا بێتە دی وێنەکانی سلێمانی ژەڵێ کاتێ مناڵ بووین و دەکەوتین بە زەویدا بەدەیان دەست هەڵیان دەستانینەوە بەڵام کە گەورە بووین بە سەدان دەست پاڵمان پێوە دەنێن تا بکەوین مادام مۆزوعەکە گەیشتە ئەمە وای لێ هاو هاتاوەکو بەرنامەی ئایندە ئەم برا بچووکەی خۆتانێتەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بەخوای گەورەتان ئەسپێرم خوا حافیزتان بێ